بینەرانی ئازیز سڵاو خۆشحاڵم جارێکی تر لە میانی بەرنامەکەتانەوە بەرنامەی وێنەکانی دوێنێ بێگەگەینەوە بە هیوا من بەرنمەیەش مەڵۆیەکی تر بێ بۆ سەر شارای ئەو بەرنامانەی کە پێشتر لەم کەناڵەوە بینیوتانن میوانی زۆر عزیزی ئەم جاری بەرنامەکەمان ڕێبوارێکی سەرکەشی ڕێگا پڕ هەڵەموتەکانە لە مناڵیەوە تا ئێستا بە ژیانێکی ئاسایی یاتێ نەپەڕیوە ئەو خوێنکار و پێشمەرگە و هونەرمەند و شێوەکار و مامۆستا و ئەکادیمیە چاوێکی لە خۆری هیوا و چاوێکیشی لە لای هارمۆنێتی ڕەنگی تابلۆکانی بووە هونەر لە لای ئەو وتنی شتە نەوتراوەکانە بەرنامەکەمان دەستەوسانە لە وەسفی هونەرەکەیە بۆیە پەنابەینە بەروتەیەکی پرۆفیسۆر مارتن پیس سەرۆکی زانکۆی میدل سیکس لە لەندەن کە سەبارەت بەم کارکتەرە دەڵێ کە پێیەگەی وا هەستەکەی بە ئاشتی و خۆشنودی و زەردەخەنە و سادەییەگەی لەگەڵەوەی ژیانی تژی بۆ لە ناخۆشی و چەرمەسەری گەورە بەڵام ژیانی ئەو ئاوێتەیە کە لە خۆشەویستی و جوانی ئەو ڕووداوەتاڵانی بەسەر میلەتەکە هاتوون گەورەترین تراژیدیان کە لە ماوەی 40 ساڵی ڕابردووە بینیمانن یا دەڵێ تابلۆکانی و کارەگرافیکەکانی دیرۆکی پەیوەندی نێوان دژەکانمان بۆ دەگەڕنەوە نێوان شادمانی و مەینەتی ژیان و فەنابوون خۆشەویستی و ڕق فەیسەل لەعیبی کە هونەرمەندێکی مەزنی عێراق هاڵێ و ئەو هونەرمەندە سانایی و جوانی و قوڵیمان بۆ دەرخا ئەو پێشنیارمان بووە کا بەناو بازارەکانی کوردستانە بگەڕین کە پڕن لە شمەکی ڕۆژهەڵاتی سەرسوڕهێنەر ئەو هونەرمەندێکی میلیە و بە خاکەکەیەوە بەندە موزیکی کوردی و سەما و چاویکی ژەجوانەکان بەراەتی مناڵ بۆنی بەهارات بازاری سەوزە و میوە و فرۆشارەکانی گوڵ و باڵندەی پێشکەشکردین هەڵەبجی بۆ پێکهێناینەوە و قوربانیەکانی بۆ زیندووکردینەوە ئەم هونەرمەندە کوڕی خوالێ خۆشبان سعید ڕەشید سعید و خات و جەمیلە عەزیز ساڵحە ساڵی 1962 لە تەوێڵە لەدایک بووە لە ساڵی 1986 دەبێتە پێشمەرگە ساڵی 1990 لەگەڵ خاتونیان جەلال عەزیز هاوسەرگیریەکا و ئەبنە خاوەنی کوڕێ بە ناوی زینۆ و کچێکیش بە ناوی زێنێ ساڵی 1990 کۆلیژی هونەر لە لەندەن تەواوکە ساڵی 1999 بڕوانامەی ماسەر لە زانکۆی میدل سیکس وەردەگرێ ساڵی 2012 بڕوانامەی دوکتۆرای لە هەمان زانکۆ لە لەندەن وەرگرت و ئێستا سەرۆکی سکۆلی هونەرە جوانەکانە لە زانکۆی سلێمانی سەرۆکی ڕێکخراوی هونەری ئارت ئین کۆمۆنە لە لەندەن ئەندامی دەستەی دامەزرێنەری ڕێکخراوی باڵندە بارانە لە فەڕەنسا ئەندامی هەمیشەی ڕێکخراوی کولتوری میلیۆنیەم ئەوەردە خاوەنی بڕواناوی باشترین پرۆژە سەرکەوتوەکانی میلیۆنیم ئەوەردە بۆ ساڵی 2023 لە بەریتانیا دەستەی دامەزرێنەری مۆزەخانەی هونەری هاوچەرخە لە سلێمانی لە ساڵی 1984 تا 2013 خاوەنی زیاتر لە 25 پێشانگای تایبەتیە لە سلێمانی و هەولێر و سەقز و واتەرلۆ لە فەڕەنسا و وازێملیل هەر لە فەڕەنسا و مەڵبەندی ڕۆشنبیری کوردی لە لەندەن و چەندین وڵاتانی تر لە ساڵی 1983 تا 2010 بەشداری لە زیاتر لە 50 پێشانگای هاوبەشا کردووە لە سلێمانی و هەولێر و تاران و ئیسپانیا و لەندەن و کەنەدا و ئەمریکا و تۆکیۆ و پۆڵۆنیا و بینالەی ڤینس لە ئیتالیا و چەندانی تر چەندین پێشانگای تر بە کورتی پرۆژە و بەرهەمەکانی زۆرن بەڵام لای خۆی هێشتا زۆری تری ماوە و ئێمە هیوای لە ساغی و بەرهەمی بە برشتی تری لێکەین بە ناوی بەرنامەکەمانەوە زۆر بە خێراتنی دکتۆر ڕێبوار سەعید دەکەین بۆ بەرنامەکەمان زۆر سپاس ماشەڵڵا لەو پێشەکیە بێ کە زیاتر لە وێنەکان قسەی کرد سپاس ئەمە بە ئاسانی نەکراوە ئەمە هەوڵێکی زۆری بۆ دراوە چەند وێزگەیەک لە ژیانیا ئەم کاراکتەرەکە ناوی دکتۆرە دکتۆر ڕێبوار سەعید یان با بڵێن هونەرمەند دکتۆر ڕێبوار سەعید پێوەی هیلاک بووە ئێمە دەستخۆشی لێەکەین بەڵام ئەوەی کە من ئەمەوێ باسی بکەم ئەوەیە کە ئەم بەرنمەیە حەق نایە بە من و تۆ قسە بکەین بە قەدەری ئەوەی حەقەیە بە وێنە قسە بکە حەزەکەم لە وێنەیەکەوە دەست پێ بکەم کە زۆر بە قوڵایی ناو کارکتەری توە چوومە خوارێ و ئەلبومەکانم تاوتوێ کرد حەزم کرد ئەم وێنەیە بکەم بە یەکەم وێنە ئەمانە چێن ئەوە باپیرمە لەگەڵ نەنکەم بڵێن باوکی دایکم لەگەڵ دایکی دایکم ئەمە هاوینان ئەوە ماڵێن لە سلێمانی بوو من بە حکمێەوەی کە باوکم لە دایری بەرید بوو فترێک
هەر فتری نەقلی شوێنێکە بوو باشە هاوینان هاتمەوە بۆ ماڵی نەنکەم لەگەڵ ئەمانە ئولفەتێکی زۆر خۆشم هەبوو کە ماڵەکەیان ماڵێکی زۆر شعبی ئیتر بەو کللتورە کوردەواریە هەمیشە نەنکەم چیرۆکەکانی ژێڕایەوە لە ڕێگەی چیرۆکەکانی ئەوەوە هەستم کرد کە زۆر چەمکی دنیایەکی کە هەیە کە ئێمە نەپەیمان پێبردووەنە لە ناو کتێبەکانای خوێنینەوە بەڵکو لە ناو ژیان و لە ناو ئەزمموی ئەم ئافرەتەیە ئەو چیرۆکانە هەمووی پەنهانە و هەمووی وردە وردە لە ڕۆژانە بۆی باسەکردم. دکتۆر ئێمە توانین بڵێن یەکەم پزیسکی ئەو هوەرە لە تۆ لێوە فرچکی کردبێ من بەر لەو دایکم توانایەکی هوەری جوانی هەبوو ینی یەکێک بوو لە یەکەم مامۆستای هوەری تەکستایل بوو کە لە بڵێن 59 لە تەوێڵە دەرسی ئەو توانێ باوکیشم کەسێک بوو زۆر عاشق بەکاری هوەری من کە چاوم بڵێن هەڵهێنا ماڵی ئێمە چواردەوری ژوورەکانمان هەمی ئەو تابلۆیانە بوو کە لە شوشە ئەگیرا و هەڵەواسرا من دوایی زۆر درەنگ بۆم دەرکەوت کە ئەمە زۆرێکن لەو هوەرمەندە کلاسیکیانی کە من دوای ئاشنا بووم بەکارە هوەرەکانیان فەزای ماڵی ئێمە چ دایکم چ باوکم ینی ئەو ئاشنایەت تێی بۆ دروست کردم هەم بۆ من و هەم بۆ براکان و خوشکەکانم کە فەزایەک بوو نزیک لە کاری هوەریەوانە نزیک لە ئەدەبەوە باش تەمەنەوانە هیچیان نەماون ئەم دوو بەڕێزێکە لەگەڵتان درود بۆ گیانی پاکیان ئەم کاراکتەریان واتە سعید ڕەشید سعید ساڵی چەند و لەکوێ لە دایک ئەبێ و پەیوەندی جەنابێت لەگەڵ ئەم کاراکتەرە ئەگەر بە کورتی لەسەر من بوو باوکم والیدی 27 لە گەڕێکی دەرگەزێن لە سلێمانی لە دایک بووە باوکم فەرمانبەر بوو لە دایرەی پۆست باوکم کەسێکی زۆر هێمن ینی ڕەنگە بەشێک لەو هێمنیەی کە ینی ڕەنگی یایەوانێ لە ژیانی هەمومانە کاریزمای باوکم بوو ینی من بیرم نییە ڕۆژە لە ڕۆژان باوکم تونند و تیژی بەرامبەر یەک کەس کردبێ لەو خێزانە هەمیشە دنیابینینێکی جوانی هەبوو هەتا هاوڕەکانی کە باوکم وردەور دەکەوتە ساڵەوانێ تااقەتی نەبوو ڕەفاقەتی هاوڕێ هاوتەمەنەکانی پێ دایمە گەنجەکان هاوڕێی لەگەڵ گەنج زۆر ینی ڕاحەتێکی گەنجانەی هەبوو کە هیچ بڵێن هینێکی هوەری نەبوو نەخێر بەڵام ئاشنا حەزێکی زۆری هەبوو هەروەها زۆریش لەو هوەرمەند و نووسەرانە هاوڕێی نزیکی باوکم بوون کە لە نزیکەوانی بڵێن تەسەورێکم کاریگەریەوان هەبوو اینجا ئەمە بۆ ئەوەی کە زیاتر بە خێزانی ئێوە ئاشنابین ئەم کاراکتەری تکێ دایکمە ئەمە لە ساڵی 37 دایکم لە دایک بۆ عینش لە گەڕێکی دەرگەزێن لە سلێمانی کاتە دراوسێ بوون خەڵکی هەمان منتیقە بوون بەڵام سێ لەوایە هەردووکیان لە تەوێڵە یەکیان بینی دایکم و کاتی کە لە تەوێڵە مامۆستا بوو باوکم لەوێ فەرمانبەر نەبوو باوکم لەوێ تەسەور کە لە ساڵەکانی پەنجاکانە باوکم لێ ئوتێلی دانابوو لە تەوێڵە بەڵێ پەنجاکان لە پەنجاکان بەڵێ ینی یەکەوێتە 56 57وانە لەوێ ئەو خەڵکی سلێمانی ئەو خەڵکی سلێمانی ئاشنابن لەوێ هیچ چیرۆکێکی خۆشەویستی لە نێوانیانە دروست نەبووە بەغێری ئەو زەواجە تەقلیدی کە هەبووە ئەوەی سیر بوو پاش ساڵی 73 مەجاریکە چوینەوە بە تەوێڵە کارکتەری دایکم دیار بوو لەوێ زاڵ بوو کارکتەرێکی زاڵ بوو لە ناو خەڵکەکە هەمیان ناسی ڕۆژێکیان چوون بۆ مەکتەب بەڵێ چوون بۆ مەکتەب وتیان تۆکیت وتم من ڕێبوار سعید ڕەشید وتیان تۆ کوڕەکەی سەعەجەمیلەی سەعەجەمیلە پێم سیر بۆ هاتمەوە ماڵەوانێ زۆرم پێ ناخۆشم دایوان پێوتم وتی کوڕم وایە هەموو تەوێڵەیەکان باوکت بەناوی منەوە ناسە جا ئەو هینا ینی پەیوەندیە تەبەن دوایی کە من فام گەورەتر بووم بڵێن تێگەیشتم چەند جوانە ئافرەتێک مەسەل کاریزمایەوە بەهێز بێت تۆ مێردەکەی بۆ بەناوی ئەوە بناسرێت بڵێ و من دڵنیام باوکیشێ ئەگەر بمایە یان ئەو کاتەشی کەوا بووە ڕازی بووە بۆ ئەو نەکراوە بووە بەوە
من ینی بە پێی ئەوەی کە باسێکم لە ماڵەوانێ ینی ڕۆژە من نمبینی پەیوەندی ئەم دوانە تونند و تیژی تێکەوێ باوکم پیاوێکی زۆر میهرەبان بوو دایکم تۆزێت تونند و تیژی تیا بوو لە ڕووی تەعاملە لەبەرەوەی دایمە کچی گەورەی ماڵ بوو ینی ئێمە لە ماڵەوانێ زیاتر سەڵمان لە قسەی دایکمانە کردەوانێ تا کۆچی دواییشی کرد ینی جەسارەتی خۆی هینێکی هەبوو ینی شەوێکی ئەمە گەڕابوومەوانێ بەر لە 2-3 ساڵ لەمەوبەر لەگەڵ هاوڕێکمان لە بەریتانیەوە هاتبوو شەو دەرگاکەی کردەوە وتی ئەمە کاتە توێیتەوە ینی تا ئەو کاتەش ینی محاسبەیە کردی مەسە تۆ تایسە چێکی لە دەرەوە درود بۆ گیانی پاچە من ئەمەوە پرسیارێ بکەم لە ناو خێزانی کە سوکاری باوکتە بێزگەلەوەی کە لە دوایی یا کوڕەکانی گەورە بن و ئەبن بە هونەرمەند لە بواری شێوەکاری بە تایبەتی کەسی تر لەو خێزانە هونەرمەند بوون لە خێزانی کە سوکاری باوکێ مەسەلەن بەڵێ ماڵی بڵێن عەبدوڵڵا زۆدی گەر بە هەڵانە چم سەرداریان یا بەختیاریان لە ناوکە بە هەڵانە چم ماڵی با بڵین سد ئەنجوم ئەنجوم بڵێ ئەو یەکێکە لە هونەرمەندە ناسراوەکان ینی لە سەر ئەستی ئەمریکا ینی کۆمەڵی هەر لەسەر ئەم مێزە لەگەڵ سد ئەنجوم باسمان کردووە بەڵێ ینی ئەو بڵێن لەبەرەی باوکم ئەو یەکێک بوو لە هین لەبەرەی دایکیشم یوسف کە بڵێن ئەکاتە ئامۆزازای دایکم ئەویش هونەرمەندێکی دەستڕەنگینە کە ئێستا بێزگە لە هونەری شێوەکاری لەو کەس و کاری تۆ کەسیکە بەڵێ من باوکم مامم یەکێک بوو لە ئەندامی تیپی مۆسیقای مەولەوی فەرەجی حاجی ڕەشی ینی من بیرمە بە مناڵی پێکەوە ژیان لەگەڵ کەواتە ئەم کاراکتەرە لەم ئەلبومە هۆکەی ئەوەیە کە ئەمە مامتە بەڵێ بۆیە لە لای جەناب باشە مامم ئاینەشت ینی کارکتەرێکی زۆر تایبەتی هەبوو هەرچەند تاک و کۆچی دوایی کرد خێزانی پێک نەهێنا بەڵام هەمیشە کە من مناڵ بووم بیرمە تیپی مەولەوی ئاهاتن بۆ ماڵی مامم لەوێ تەمرینیانە کرد و گۆرانیانەوت ینی ئەتوانین بڵێن ئەوەش یەکێکە لە عاملی یارمەتی بۆ ئەوەی کەوا ئێوە لە خێزانێکی هونەریا بوون ئەمە شەر وێنەیەکی تری ئەو ڕۆژگارەیە زۆر ڕاستە ئەمە بڵێن مامە فەرستە فەرەجی حاجی ڕەشی من خۆم بینیمانە لە ئەگەر بە هەڵانە چووم لە هەفتا و 3 و 4 و ئەمانە لە چالاکی قوتابخانەکان گۆرانی ئەوە زۆر بە شەوق و زەوقی ئەیوت و دیار و پیاوێکی خۆشەویست بوو هەر لە لای تیپەکەش ئەم وێنەیەشێکی ترە لە وێنەکانی هونەرمەند فەرەجی حاجی ڕەشی بەم باستۆن و بەم ببوورە بەم پاپیۆن و بەم قات و دیزاینە کە ئەمە گەریشێک بیبینێ هەست ناکا کە ئەمە لە شاری سلێمانیا گیراوە خەیاڵی ئینسانە چێ بۆ پایتەختە گەورەکانی دنیا. دکتۆر ڕێبوار اینجا دێینە سەر وردەکاریەکانی ماڵی ئێوە و وێنە بە وێنە ئەمەش هەر وێنەیەکی تری سەردەمی باوکت و دایکتن ئەو پەیوەندە جوانە بوو کە جەنابە باسێ کرد. ساڵی 62 جەنابە لە تەوێڵە لە دایکەبی تۆ هیچی لە تەوێڵە بیر نییە من لە ڕێی یادەوەری دایکمەوە بیرمە بەڵام ساڵی 1970 جارێکی کە ئێمە گەڕینەوە بۆ تەوێڵە من پۆلیسی سەرەتایم لە تەوێڵە خوێند مدەی ئەو ساڵ و چەند مانگێک ئێمە لەوێ بووین کۆمەڵی یادەوەری زۆری ئەو تەمەنە مەسەل کاری لەمە کرد تەنانەت کاتی خۆێر بەرنمەیەکمان کرد لە کورسات چوون بۆ ئەو ماڵی کە لێ لێدایک بوو هەموو ئەو ماڵانی کە کاتی خۆی جۆرێ لە جۆرەکان پەیوەندی و سۆزت هەبوو بۆیان تەوێڵە ینی ئێستش کە ئەڕۆمەوە سەردانیەکەم هەستەکەم بەشێک لە ڕۆحی تۆ لەوێ حزوری هەیە بەشێ لەو یادەوەریە بەشێ لە دایکبوونی تۆ چەند ساڵی تۆ لە تەوێڵە بووی من کە لە دایک بووم لەوێ پاشەوە لە 63 هاتین بۆ هەڵەبجە باوکم نەقلی هەڵەبجە بوو ینی بڵێن سەرەتایەوە 2 ساڵێک من کەواتە ئەتوانین بڵێن ئەم وێنەیە جارێ ئەمە کامیان جەنابتی ئەوەی بەروانکە لە بەرەکە باشە ئەمەی با بڵێن ئەم مناڵە بەڵێ ئەمە جەنابتی ئەو کاتێک کە جەنابتان ماڵتان لەو تێوێڵە بوو لە ڕاستی بیرم نییە بەسم ڕسمە لە سلێمانی گیراوە
بیرم نییە ئەمە تقریبان ڕەنگە بکاتە ئەوەی لەوێ بوو بین یاخود هاتبینە هەڵەبجە لە ڕاستیە دوای تێوەڵی ئەوە چوونە هەڵەبجە بەڵێ دوای هەڵەبجە چوونێژە دوای هەڵەبجە ئێمە هاتینە سەرچنار لە سلێمانی بەڵێ ئەمە پەیوەندی بە وەزیفە بوو ینی باوکم ئەو جێگۆرکیە باوکم لە دایرەی پۆست بوو باوکم و دایکم ینی دوو شخصیەتیین بوون کە دوایی ئەوە لە منیشە ڕەنگیایەوە زوو حەزیان بە جێگۆرکیەیە کرد فترێک لە شوێنێکا بوون بێزارە بوون حەزیانەکە حتا لە ماڵە ینی زۆری گەڕەکانی سلێمانی ئێمە ماڵمان لێرە بۆ پاش فتری داکەم بێتاقەتە بوو ئەیجۆزای ئەوی باشە خانومانی چوە خانوتە بێت تا مرد نەبێ لە کۆڵانێکا و چەند دراسەیە بناسی بەڵام ئەو پەیوەندیە زۆرە مەسەل وای کرد من ژمارەیەکی زۆر خەڵک بناسم پەیوەندیەکی زۆرم ینی نێتوەرکی پەیوەندەکانی من لە زۆربەی شارەکانە هەبوو هۆکەشی ئەو گەڕیدەیە ئەو حەزکردن بە گەڕیدەیە بەڵێ بەڵێ ئەمە لە هونەرەکە شارڕەنگاتەوە بەتەکییت ینی ڕەنگە مەسەل ڕەنگە یەکێ بێ لەو سەبەبانەوەی من نەمتوانی ئیسیقارکەم لەسەر یەک ستایل یا یەک شێوازی دەربڕین هەمیشە ستایلێکی کە داوایە کردی بۆیە مەسەل من پەنام برد بۆ مەسەل ئەدەب بۆ دەربڕین بۆ شعر مەسەل بۆ شانۆ بۆ لە شێوەکاریشە بۆ نەحەد بۆ سیرامیک بۆ هێڵکاری سوودی لێبینیوە ئەو هەمە چەشنەیە کاک دکتۆر هەستەکەم بەشێکە کاتێ ئەمێنی تەوانێ ڕەنگە هەیە کارکتەری هەر کەسێک جۆرە تایبەتمەندێتێکی هەیە من کە بمێنمەوانێ لە ناو یەک تەوەرەیە هەستەکەم سنووردار مەکات بەڵام کاتێ من وابیری لێ یەکەمەوە ژیان پرۆژەی ژیانم چییە پرۆژەی کاری هونەریم چییە پرۆژەیەک بیدایەتێکی کۆنسپتێکە ئیشی تیاکەی تا لە بیدایەتەوە تا ئەخەمڕێت و کۆتایی پێت ئیتر تۆ لەوێ مێژوویەک ئەخیتە ناو پاکەتێکەوە دایانێ مخۆم بۆ خۆم قەت هینم نییە ینی زۆر لام شانازی بێ بەو ئیشانەوەی کە کردومە دایمە ئەو ئیشە جێ شانازیە لە خەیاڵمە زۆر تاقە و هینی تا سەرفەکەم کە هەستەکەم ئێشە دەستم پێ نەکردووە ئەو شتێک هێشتا ئەوەی کە بوو بەڕابردووی من لێرەیە من چیکەم هەیە بتوانم بەبەخشەوە بوو بە مێژوو بە هەموو عیبەکانی بە هەموو جوانەکانیەوە بەڵام جوانترین ئیش ئەوەیە کە ئێشتا دەستم کە خەونی پێوە بینی هێشتا لە خەونە ئەمە شوێنەیەکی ترە ئەگەر بۆمان شیکاری بکەی ئەمانی چیان لە میێنەوە ئەمە بەختیاری برامە مناڵەکە لە پێشەوە بڵێن بەڵێ ئەوی کەیان ئەو کچە ئەوە پەروینی خوشکم بۆ ئەمری خوای کرد خۆش پێ بڵێ ئەوە ڕزگاری برامە کە ئێستا لە ئەڵمانیایە ئەویش بەهاری خوشکمە لە هۆڵندایە بڵێ پەیوەندی تۆ چۆن بوو لەگەڵ خوشک و براکانێ یان با بڵین تۆ ژمارە چەنی لە ماڵی خۆتە من برا گەورەیان بەڵێ ینی بە حکمەوەی کە من باوکم زوو وەفاتی کرد ئیتر من بووم بە باوک بۆ ئەوان ینی ئەو پەیوەندی جێگرتنەوەی هەم برا گەورە بۆ باوک ینی بۆ من گرنگی خۆی هەبوو کە مەسەل عایلێکی گەورە کە مەسەل پێویستی بە چاودێری بوو پێویستی بە بەخێوکردن بوو پێویستی بوو پەیوەندیەکان جوان بێ لەگەڵیانە من جوانترین پەیوەندی ینی لەی هاوڕێتی شازیاتە من لەگە خوشک و براکان مایە ینی بە درێژایی ئەو تەمەنە پەیوەندەکان هەر بە جوانی لە چوارچێوەی ڕێز و لە چوارچێوەی کاتکە دانیشی کاتەکە کواڵەتیە هەرەوەنیە کاتێک بێ بۆ قسەکردن ئەمە ئەو کاتانەیە کە ئیتر ماڵتان لە سی ساعت کاتە بەڵێ ئەمە لێرە خوێنکاری لە پۆلی چەند لە سەرەتایی بوو مۆکساتە لە شەشی سەرەتایی هیچ لەو کاتە سەرەداوی هونەری شێوەکاری لە خۆتابینی ئەو کات بەڵێ یەکشت جارێکیان یادگارێکی خۆشمە بۆ کاتێک کە تەلەبەی خوێنکاری سەرەتایی بووم ڕسممانە کرد مامۆستایەکمان وتی ڕسمی ئەو دارە بکەن دارسێوێک بوو هەموو خوێندکارەکان ڕسمیان کرد منیش ڕسمم کرد بەڵام سێوەکان هەرێکە و بەنەوەیەک وێنەم کرد ئیتر ئەوەی من خوێندکارەکان کە تەماشایەکە هەموو نەوەیەک لە بەغیلیان تیا بووی تۆ زۆر جوانە ئەوان هەشتیان وەرەگەر حوتیانوە وتیان تۆ دەوەرەگری بەڵێ بە تەخمینی ئەوان زۆر خۆم ئەخیر کەس بوو چوم کە چووە بەردەمی مامۆستاکە سێری کرد
هەر سێری کرد و دیقەتیە تم زۆر دڵم خۆش بوو تم تەواو. زۆر معجیبە پێی ئێستا دەم بۆ دانێ دەفتەرەکەیش بە تەپڵی سەرمە وتی کۆرایی داهاتووە سێو هەیە قاوەی بێ سێو هەیە شین بێ وتی سێو سەوزە سەوز چوار لە دەی بۆ جوانە جاریشکە لە خۆتەوە سێویشین دروست مەکەرەوە وێزگەکان زۆرن هێشتا ئێمە با بڵێن لە قۆناغی نێوانی مناڵی و هەرزەکاریان بەڵام ڕێگان بە ناوبڕێوە بگرم خۆشەویستانم ناوبڕێک و دێنە وڵاتە پێش نابڕەکە باسی گۆڕینی قۆناغێکی ژیانی جەنابە یا هەر ئینسانێک لە با بڵێن مناڵیەوە بۆ هەرزەی من پێم وابێ ئەو قۆناغێکی زۆر هەستیارە ئیتر ئەو قۆناغەیە کە هەرچی شتێک لە ئینسانە خاڵ با لێەوە خاڵ دروزە بێ لێەوە ڕنگ و بۆ وەرەگرێ ئیتر لەو قۆناغەوە ئەتوانین بڵێن ڕێبوار سەعیدێک دروست ئەبێ کە گرنگی بە شتێکی تایبەت ئەیە کە پێشتر گرنگی پێناوە لەو قۆناغەیە هەستم کرد من زیاتر لە ئەدەب نزیک بوومەوە ئەم خوێنەوانێ ینی ئەمە ئەو قۆناغێکە لە سێسایق بوون بەڵێ بەڵێ ئیتیمامێکی زۆر لای من دروست بوو بۆ کتێب و بۆ خوێنەوە و بۆ هەوڵدان بۆ نووسینی بەڵام هێشتا هەر شێوەکار نیت هێشتا شێوەکار نیە باش شێوەکاری من لەوێوانێ دەستی پێکرد لە قۆناغی بڵێن ناوەندی نەشەمان دروستە کرد دوو مامۆستامان هەبوو کە من بەشێکی قەرزاری ئەوانم دکتۆرە قومرێ سعید کە ئێستا مامۆستایە لە زانکۆی سلێمانی لەگەڵ مامۆستا بەکەر عوسمان کە مامۆستا ئینگلیزیمان بوو ئەو دوو کەسە زۆر ئیهتیمامیانەیە بە من قەت تەلەبێ زیرەک نەبووم لە مەکتەبە بەڵام حەز و ئارەزویەکی زۆرم هەبوو مەسەل بۆ هونەر بۆ لەو خوێنکارانە بە هەمیشە لە دەوروبەری ژووری مامۆستا و هەرچەنە زیرەک نەبووی بەڵام ئیمامی تەزبێحی تەلەبەکان و زیاتر لە پێشەوە بووی لە لای مامۆستا ئەو هینەم هەبوو ئەو پەیوەندی ئەو پەیوەندیم هەبوو خۆمەوە بینیوە بۆیە خۆشم لەگەڵ مامۆستاکانەوە ئەو پەیوەندیم هەبووە ئیتر لە ڕێگەیەوانەوە نەشتەمان دەرەکرد من هەموو مانگێک نەشتەم دەرەکرد نەشتەی کوردی هەتا بیرمە جارێکیان لە سلێمانیەوە مفەتیش هاتبوون کە دکتۆرە قومری نەشتەکانی پیشان نابوون پێی وتە بوو تبی باش نیە بۆ مامۆستاکان تەلەبەکان بنێرن بۆ لای خالی زامدار لە سلێمانی ڕسمی شاعیرەکان بکات و بەناوی ئەوانەوە من لە ماڵەوە بووم نیوەڕوان بووم ئەوان بەیانی بۆ هاتبوون تەلەبێ هاتوتی وەرە مامۆستا بانک دەکات مدیر بانک دەکات کە چوم چەند کەسێ دانیشت و مفەتیش بوون نەناسرابوون بۆ تۆ من نەمەناسین یەکسە پرسیاریویان لێکردم وتیان کوڕم ئەمە تۆ دروستی کردووە وتم بەڵای قوربان وتی چۆن وتم حەزم لە ڕسمکردن و لەوەیە ئێتر دوایی هەدەیەکی کتێبێکیان بۆ ناردم هی بڵێن وەکو ئەوەی کە چۆن تەلەبێ لە شوێنێکی وەکو سەیساغە مامۆسای ڕسمت نییە و ئەو ئێتیمامە هەیە ئەم حەزەتیامە هین بوو ینی گەشەی کرد بەڵام لە ئەدەب هەرزاڵ بوو ینی من بیرمە لە پێنجی عام بووم ڕخنەم لە زانستی بوو لە وێژەی من حەزم لە وێژەیە کرد بەڵام لەبەری وێژەیمان نەبوو ناچار چوومە زانستی لە چوارەوەی ترجیا بوو کاتە تا چوار عام بوو گشتی بوو دوایی بوو ئەبوو ینی من لە پێنجی عامە تەسەور کە من نەقدم نووسیوە لەسەر دیوانی بێکەس کە لە بەیانە ساڵی 12 دانە لاپەڕە لەسەر دیوانی بێکەس نەقدم بڵاو کردبووە کە ئەو کاتە بەڕێز حەمی مەلاکەریم دیوانەکەی بەڵێ لە هاوکاریە جوابی یامەوە بە ناوی من و کاک ڕێبوار سەعید و چەند ڕایەکی بێجێ و بەجێ بۆ من نییە ئەگەر ژێشی باە هەر خۆش بوو ینی هەمێ مەلاکەریم جواب تێوانێ دیارە بابەتەکە جوڵاندوێتی جێگەی سەرنج بووە بۆ من ئێترەوەنێ گەنجێکی ئەتەوێت دەرکەویت و ئەتەوێ خەڵک بناسیێت و تمۆحەت هەیە و بەس ئێستاش تەماشای ئەو نووسیناکەم ینی زۆر مەرجی زانستی تایە کە من پاشەوەی کە ئەکادیمی خوێن مەسە هاتم بۆ سلێمانی چوم بۆ لای
کاکەی فەلاحی ڕەحمەتی پرسیارم لێکرد لەسەر کۆمەڵێشت دکتۆر شۆ کاتەما بوو یادی بەخێر چوون بۆ لای هەنێ پرسیارم لێ کرد شێغەنوەری ڕەحمەتی مەسەل ینی بۆت بوون بەسەر چاوە بۆم بەسەر چاوە دوایی مەسەلەمانم بەکارهێناکە ئەمە لە هینی ئەکادیمیا مەسەل بەهای خۆی تۆ ئیتر حەزی من زیاتر بۆ ئەمە زاڵ بوو لە 84 من یەکەم پێشانگای خۆمم کردەوە 84 لە هەولێر بەڵام ئەو کاتە هەر لە سێ سایق بووی ئەو کاتە دوا قۆناغی سێ سایقمان بوو من ئەو کاتە لە سێ سایق کتێبخانەیەکم دانا کتێبخانە دانا کتێبخانەی کتێبخانەی شارە زور کە پێم وایە یەکەم کتێبخانەی ئەوە بوو کە بەش بەناوی ینی سیمای کتێبخانی پێوە بوو کە لەگەڵ هاوڕێی خۆت عزیزمە من بڵێن فکرەکەی هی من بوو بەس هاوڕێیەکم هەبوو هەیە ئێستش بەردەوام هاوڕێی نزیکمە کاک عەلی حاج تۆفیق باوکی دەوڵەمەند بوو ئەو دوکانێکی یاینە کرێشی لێ وەرناگرتی لە قازان ئیتر لەگەڵ کاک عەلیە ئێمە بۆ ساڵانێکی زۆرە و کتێبخانەیەمان دانا کە سەرچاوەیەکی ڕۆشنبیری بوو بۆ کاریگەری بوو بۆ بەدڵنیایی ئەوانە ئەمە ئەو ڕۆژگارانە نوێنیە کاک دکتۆر ئەمە بڵێن ئەو کاتە بوو دوای سی ساقی مەگەڕاینەوانێ بۆ سلێمانی جارێکی کە من لێرە دەسم کرد بەخوێن ئەوە منم بڵێ ئەوانی کەش سێ هاوڕێ من کە هی یەکەمیان شەهید بوو شەهید ئەنوەر ئەمە یەکەم بەڵێ ئەو کاتە بوو کە لە هاتینەوە بە سلێمانی هەمیشان ناوێکی دیار هەیە لە سێ سایق وەلی دیوانە گەنجان زۆر ڕیان کردوتە ئەوێ بەڵام بە حکمی ئەوەی کە تۆ هەم ئەدەب دۆز بووی هەم هونەرمەندی شێوەکار بووی دیارە زۆر لە خەڵک زیاتر سەردانی ئەوت کردووە وەلی دیوانە ینی من زۆر کات لە ئێستەیە کە بیری ئەو کاتانە ئەەکەم دەکرا وەلی دێوانە ببێتە نزرگایەکی گەورە کە عاشقان ئەدەب دۆستان کەسان مەسە سەردانی بکەن مەسە سەردانی نزرگای بابە تاهیری هەمەدانیم کردووە لە هەمەدان بەڵێ کە خەڵکە چێ وەکەوەی کە نزرگایەکە بە مانای کەلیمە نزرگایەکە هەست بە سامی هەیبەتی ئەو شاعیرە گەورەیە ئەەکەی لەگەڵ ئەوە حرمەتی ئەو هەموو خەڵکە کە چۆنیان بۆ سەردانی ئەو لە 1950 وفاتی کردووە کاک دکتۆر ئێستاش ئەو مەزارەی کە خەڵکێکی بە کللتور خەڵکێک کە گرنگی پێبە ئەوەیە کە لە 1950 مردووە ئێستاش ڕۆحی لەوەیە ئێستاش وا پاراستویانە ڕۆحی لەوێ بێ ئەو نەگرنگیان پێداوە جایەکە لەو هینانی وەلی دێوانە ینی ئەوە بوو دایمە خەونی ئەوەمە مەسەلەوە چۆن بکرێتە ئەوە شوێنێکە تۆ چکە شار بە ئایکۆنەکانیەوە جوانە ینی تۆ چۆن ئایکۆنی سەیسایە شارە زۆر ئەەکەی تەنالی ئەەکەی تەوەلی دێوانە جا بەداخەوانێ لە قەبرستانەکە کۆمەڵێ کێلی گەوری لێبوو پێش ئەوەی مەزارەکەی تازەکەنەوە کێلی ئەوە نیە لە شعرێکاڵێ کێلێکی بەرزی باڵایشم ئەو کێلە بوو لە یەکێ لە ڕسمەکەی کە کێلەکان دیارە بەس ئەو کێلانە هیچی نەما هەمی ڕووخا و هەمی ڕاستیەکان بابڵێ کێلە ڕاستە بەڵێ جێگای مشتومڕ نییە زۆر لەبەرەوەی وێنەکان زۆرن بەڵام لە چ سەردەمێکا ژیاوە دێوانە لە ڕاستیە مێژۆکەی نازانم بەڵام بە حسابیەوەی کە پیرەمێردی نەمەر بڵێن شعرەکانی هێناوەتە سەر بەشە سلێمانەکەی بە ژمارە نەڵم ئەمەش هەر ئەو کۆڵانانەیە کە لە سێ سایق نەخێر ئەمە باخی شێخلەتیفی سلێمانیە کە بەداخەوەی ئێستا و منتیقەیە هەموو سیمای ئەو شوێنە گۆڕاوە باخی شێخلەتیفێکێ بوو لەو باخە جوانانەی کە یادەوەری پێم وایە بەشێکی زۆری سلێمانی لەو سەوزایەکی بێحەد جوان کە بەو منتیقاتی پەڕی ینی هەست بەبوون و بەرامی طبیعەتە کرد کە ئێستا بەر دیواری کۆنکرێتیەکەویت و ژیانیتیانە ئەم ێنە ژوێنێکی جوانە ئەمەیان سێ سایقن دایکمە باوکمە کامیان جەنابچی ئەو عینەک لە چاوە کڵاو بەسەرە جەنابنی ئەوە ئەوە هاوڕێیەکمە ئەوەی دانەیەکیان باش دیار نییە ئەوەی خاولەکەی بەدەستەوەیە ئەمەیان منم بەڵام زۆر وازەحنیاویکیان ڕزگاری ڕۆژێکی سەیرانەوە نیە
نەوەڵار حوشەی حوشەی ماڵەوەیە ماڵەوە. بەڵامی تر لە سەیرانەچێ ئیتر ئەبێ ئەو ڕۆژگارانە ئەوەش ئەمە شانوێنەیەکی تر ئەوە هەرێمان حوشەیە هەرهەمان لەگەڵ حەوشەیە. منم لەگەڵ بەهاری خوشکمە تۆ کەسێکی بە ئاگا خوێنەر کەسێک کە ئیتر کەوتوتە ناو دنیا جوانە ڕنگاڵەیەکانی هوەری شێوەکاری ئەوانە پەیوەندی کۆمەڵاتەکانت چۆن بوو لەگەڵ کوڕانی ئەوێ ئەمە پەیوەندیم باش بوو تا ئێستاش ینی بەشێک لەو هاوڕێیانی مناڵیم یا بڵێن گەنجێتیم تا ئێستا بەردەوام هەریەکە بینین باشە لەو قوتابخانی کە خوێن هەڵبەتە کوڕان و کچانیش بێکۆ داوامێنە بەڵێ پەیوەندی لەگەڵ کچەکان چۆن بوو پەیوەندێکی هاوڕێیانی جوان هەبوو لەوێ یەکێ لەو سیفەتانی کە زۆر تایبەت بوو بە تایبەت بۆ سەیسایق ئێمە زۆری مامۆستاکانمان کچ بوون ینی پەیوەندیەکان زۆر نۆرماڵ هات چکە کاتێک تۆ لە سەرەتاییەوە کە تێکەڵەبی پەیوەندیەکان نابێتە پەیوەندیەکی هەز بە بەدابڕانێکی گەورە بکەی لەگەڵ ڕەگەزی بەرامبەرە اینجا بە تایبەتیشانی ئەو سەردەمانە کۆمەڵی مامۆسایی بە ئاگا لە ڕووی کۆمەڵایەتی لە ڕووی کوردایەتی ینی زەمانێک بوو زەمەنی زاڵبوونی هەوڵدانی لە دەست نەچوونی ئینسانەکان و تەلەبەکان بڵێ نەتەوەی ئەوشتان ئەمە وێنەیەکە با بڵێن بەدەست کێشراوە ئەمە چیرۆکێکمان بۆ جێڕێتەوە ئەم وێنەیە ئەمە یەکەم تابلوی گەورەی من بوو کە خوێندکاری و کاتە بڵێن پێنجی ئاعدادیە بووم لە سەیسایق ئیشێکە زەیتیە ئەمە بەڵام من بۆی زەیتیم نەبوو بۆی زەیتیش دەست ناکە و ئەمە بە بۆیی دەرگا و پەنجەرە ڕۆنی هێنام ئەم تابلوێم دروست کرد لەسەر پارچەیەک فایبەری گەورە نەماوە نەخێر تەبا من دیواری حوشەکەش بە گەورەی دیوارەکە ڕسمێکی مەولەویم تیا دروست کرده بوو لەگەڵ پارچەیە شعری مەولەوی کە هیچ ڕۆژێک لە ڕۆژان ئارەزووی غەیری با بڵێن هونەری شێوەکاری و ئەوانە لەگەڵ وەرزشا چۆن بووی لەو فترە لەگەڵ وەرزشە من لە ینی بڵێن ناوەندیە لە ئەو کاتە لە مامەیارە هینێکرا بەوانێ مەلەوانگەیەک کە بەداخەوانێ چەند ساڵێک بەردەوام بوو دوایی داخرا من مەلەوانێکی باش بووم ینی لەوێ لە مەجای مەلەیام لە سێ ساقیش گۆم وشتی زۆر لێ بوو سەرایش پحاناغی لێ بوو هاوینان حەسار بەڵێ هەمیشە لەوێ مەلەمانە کرد تەنانەت من لە سلێمانی لە بڵێن لە مسابقی بینی سلێمانی و هەولێرە یەکێ بووم لەوانەیە کە منیاندانا بۆ مەلەوانی بەڵێ تا ئێستاش ینی عشقێکی زۆرم بۆ مەلە ئەمە ژوێنێکی تری ئەو کاتانەیە کە ئەمەی کێ ئەمە قوتابخانەی خالیدیە سلێمانی سەرەتایی ئەو کاتە مامۆستا عەبدولی حەمەدجوان مامۆستای پێمای وەرزشمان بوو کامەیەکێکە عەبدول هەم هونەرمەند و بەڵێ ئەمە کامیان جەنابتی ئەو دانیان کە زۆر باش دیار نییە ئەمەیان ئەوەی پشتەوە منەوە ڕزگاری برامە لە ڕزگارە لە پێشەوە ئەو کاتی تر یەکێک بۆ لە چالاکیەکان بەڵێ لە دوای شەوانێ گەر تەماشاکە یەکێک لە خوێندکارەکان کەڵەشێری قازێکی پێەیە ئەمە وەکو هینێک بۆ فێستیڤاڵێکی بچوو بوو هەم ڕێیان بۆ هەم شان و کەرنەڤاڵێک بۆ هەموو چالاکیەکان دوای شەشە تەواو کرد بەڵێ شەشی با بڵێن ئامادەی تەواو کرد لە سلێمانی یا لە سەیسایق لە سەیسایق من تاکو شەشم خوێن دوایەوە کە هاتین بۆ سلێمانی من چوومە مەکتەبی هەڵکەوت شەش لە هەڵکەوت خوێن بەڵێ دوای ئەوە ئیتر من چوومە دەرەوانێ ینی ساڵی هەشتا دوای ئەوە ساڵێک لە بەغا مەحەدی توراسی شعبیم خوێن ساڵێک لە بەغا بەشی نەحەت ئیتر دوای ئەوە هەشتا و پێنج من سلێمانی بەجێهێشت ئەمانە ئەگەر ئەمە منم لەگەڵ بەرزانی خاڵم جەنابتی ئەوە منەوەی تەنیشتم کوڕی خاڵما لە ئەڵمانیایە ئەوانی کەش پورزا من ئەوی کەش خاراکتێرێک هەیە کاک دکتۆر حەزەکەم ئەم کاراکتەرە بۆچی تۆ پێش ئەوی وێنەکەشی بێ باست کرد ئەم کاراکتەریان هونەرمەند خالی زامدارە
خالی زامدار من هاوڕێی باوکم بوو بە حکمی باوکم حەز و ئارزووی هەبوو بۆ هوەر و لەگەڵ هوەرمەندانە لەگەڵ خالی زامدارە پەیوەندیەکی هاوڕێتی جوانیان هەبوو لە ڕێی باوکیشمە پەیوەندیەکی هاوڕێ جنابیش بەڵێ بەڵام هونەرمەندێکی زیندوو بوو ڕێی من هونەرمەندێکی باش بوو هەڵبەت من یەکێ لەوەی کە زۆر کاتبیری لێ یەکەمەوە خالی زامدار هەر هونەرمەند نەبوو یەکێ بوو لەو هونەرمەندانەی کە کاریگەری لەسەر گەنجەکانی ئەو سەردەما هەبوو ینی هونەرمەندێ بوو هوەری تەنها بۆ ئەوە دروست نەئەکرد نمایش بگرێ بەڵکو هوەری کرده بوو بە شەڕێک لەگەڵ سیاستکردنە شەڕێک لەگەڵ هوەرێکی بەرگریە کرد هوەرێکی بەرگری لە ڕێی هێڵەوانێ هەر خۆشی بۆ خۆی ینی ئینسانێکی زۆر لە ڕۆحە هونەرمەند بوو هونەرمەندێکە بەو شێوازە گزارشتێکە لە کاک دکتۆر ئەمە هەر ڕۆژگاری سەیسایەقە ئەمە ڕۆژگاری سەیسایەقە ئەمە هونەرمەندێکی کە ناوی ڕێشەی بێسامانە ڕێشەی بێسامان کارکتەرێکی زۆر تایبەت بوو لە سەیسایەق ئەو کاتانەی کە ئەمەیان جەنابی ئەوە منم بەڵێ ئەویان بەس ئەویکان مامۆستا زایرە زایر غەریب ئەوی شاعیرە و هەر هاوڕێی مناڵیمە لە مناڵیەوانی هەر پێکەوە گەورە بووین ڕێشەی بێسامان هەم شاعیر بوو هەم شانۆکار بوو ینی بیرمە جارێکیان شعرێکی گەورەی نووسی لەسەر شاخەکە ینی دوای من کە چوومە ئەوروپا سێرم کە ئەمە بەشێکە لە هوەری مۆدێرن کاتێکە تۆ ئەچی شاخێک ڕەنگەکەی شعرێکی لەسەر نووسی بوو ئەڵێ ڕەنگم لە وێنەی زەردی هەتاوە وێنەی دووڕوویم لە یەک ڕووماوە ئاوێنەی بەختم لە دەست کەوتووە دووڕوو ئەڕوانێ یەک ڕوو کەوتووە جوانە ئەماری ئەوە هی ئەو ڕێشەی دەستانە وا دیارە تۆ ڕەفیقایەتی زۆر بووە لەگەڵ ڕەحمەتی شکرۆڵای بابان بۆیە وێنەی و لە ناو ئەلبومەکە ئەمە وێنەیەکە هەڵم گرتەوە تەوە شکۆڵای بابان لەو نەوەی ئێمە بڵێ لەو جیلێ ئێمە عاشق بووین بە شعرەکانی بەدەنەوەی ئیتر هەمیشە کاسێتێک بوو لە ماڵەکانمانە جۆلێ هەواڵ هاتووتیان لە مەزاتخانەکە ڕسمی شکۆڵای بابان هاتووە چون کڕیمان کوڕێکی هاوڕێم هەیە کاکە مەسەید ئێستا لە سویدا ئەو زۆر لە هەمومان زیاتر عاشقتر بوو بەو چوو بردی بۆ ستۆدیۆ شتێ و گەورەی کرد و لە ماڵەکەیە هەڵی واسی من پاشەوەی کە چوومە ئێران پاش ئەنفال کە چوینە ئێران سێرم کرد شکڵای بابان کتێبێکم بینی بە ناوی بوفیکور سێرم کرد شکڵای بابان چیرۆگنووسە وتم کوورەمە زۆر مهمە ئێمە ئاگایمان لێ نییە کاتی سێرێکەمەوە ڕسمەی سادقی هیدایەتە بە هەڵە هاتواتە ئەمە وێنەی سادقی هیدایەتە هی ڕەحمەتی شکرۆڵای بابان نییە و ئیشەڵا بە هیوای ئەوەی لە داهاتووە غەڵەتی وا دووبارە نەبێتەوە ڕێبوار سعیدی شێوە کار هەم نووسەر ئیتر ئەبێ بە پێشمەرگە دوای ئەوەی ساڵێکە خوێنێ لە بەغا ئیتر ئەبێ بە پێشمەرگە چیرۆکی چوونە دەرەوە و پێشمەرگایەتی تۆ و هۆکاری بۆ چی ئەگەڕێتەوە بۆ کاتە هەڵبەت من لە بیرکردنەوەی ئەوە بووم بچم بۆ دەرەوە بۆ ئەوەی کە لەم بواری هوەرە بخوێنم ینی حەزێکی من ئەوە بوو بەڕاستی پاشەوەی کە لە مەحەدی توراسی شعبی لە بەغا هاتم بیرکردنەوەیکی ئەوەم هەبوو چوومە ئێران ئیش و کارەکانم جێبەجێکەم و بڕۆم هاتمەوانی بەخوا حافیز بوونی لە ماڵەوە هەستم کرد ماڵەوە زەحمەت بوو بەجیان بێڵم ینی هەستمە کرد ناتوانی بەجیان بێڵ ئاسان نییە بەتایبەت وەکو هەم بەرپرسیارەتی وەکو برای گەورە وەکو باوک وەکو ڕاکردنە ینی ئەمە یەکێک بوو لە سەبەبەکان دووهەم هەستم کرد ڕەبتێکی تۆ بۆ خاکەوە هەیە کە دەکرێت تۆ لە شوێنێکە بتانی لەو بواری خۆتە جێدەستێکە دیار خزمەت بکەیت ئیتر بۆیە کە من هاتمەوانێ بڕارمە ببم بە پێشمەرگە ئەو کاتە کاک شێرکۆ بێکەس لە ئەعلامی مرکزی بوو لە ئیزاعە بوو چوون بۆ لای ئەو قسەمان کرد ئەو ئیتر دوایی نردمی بۆ لای کاگنۆشیروان ئەوانیش بڕارە ناوتیان کۆمەڵی هونەرمەندمان هەیە لە ڕاگەیاندن ڕەنگە ئەوێ باش بێ بۆ تۆ هەم دوای ئەوەی کەوا ئەو هەموو معاملەیە شێکەری تر
بڕیارەدانە ڕێی نەخێریتە من لە هین مامەوانێ لە چاپخانە مامەوانێ کە لەوێ بڵێن هەمکاری هوەری مەکرد هەم مۆنتاژی ڕۆژنامە و گۆڤارەکانی شاخمە کرد لەگەڵ بڵێن ڕاگەاندنی ئەو کاتە بەڵێ ئەمەش هەر وێنەیەکی تری ڕۆژگاری پێشمەرگاتی ئەمە قوڵە هەرمەیە ئەمە ئەو کاتە بوو کە هەڵەبجە ڕووییا بوو ئیتر ناچارێمە ئەعلامی مرکزی بەجێمان هێشت زۆربەی زۆرمان بەر کیمیایی کەوتە بووین لە شانەخسێ کۆمەڵێ لە ئەو کاتەیە کە لە شانەخسێ لە دوای کیمیا باران بەڵێ ئەو ناوچ ئیتر کۆمەڵێ لە پێشمەرگەکان شەهید بوو کۆمەڵێکیان تا ئێستاشیانی بریناری لەژێر زەختێکی گەورەی کاریگەریان ئیتر ئەو کاتە من لە مەکتەبی سیاسیوانەیە کاگەر سەران بایز جوابی نارد کە ئێمە بچین لە ئێران بڵێن بەنیهێنی ئیعلام دامەزرێنین من لەگەڵ کاک بەختیار شەریف چین بۆ ئەوێ پێشەوەی بچیتە ئەو دیوی ئێران با ناوڕێکی کە وەربگرم ڕێگام بە خۆشەویستانم ناوڕێکی تر و دێنەوەلاتان پێشناوڕەکە باسی ئەومان کرد کە باڵێن دوای ئەنفال کە چوون بۆ دیوە بەڵام هەندێک وێنە هەیە هەری سەردەمی پێشبەرگایەتیە ئەم وێنەیەوە دەرەخا کە لێرە بەڵێ پێشبەرگی بە فعلی بەڵام لێرە تابلوێکە پێم وابێ نەحتە تابلۆ شەو نەحتیشە لە هەناو تا پاراست و تاوەنیە توانم بڵم لە خۆ تا پاراست ئەمە وێنێکی زۆر جوان سەردەمەیە ناڵێم ینی ئێمە وامان کرد بڵێن ڕاگەیاندن تەنها شوێنی ئەوە نەبێت کە تۆ کاری پێشمەرگایەتی تیا بکەیت و شوکارەکان بەشێکی ینی وەکو ستۆدیۆیەکی هین بوو گرنگ بوو کە لەوێ ئازادانە کاتێک هەبوو بۆ ئەوەی کە گزارش لە خۆتکەی ئیتر بە نەحەد بۆ یەکردنی دار و بەرد بە ئیشی چاپخانە بە دروستکردنی پۆستەر ئەمەش کۆمەڵێ نەحەد بوو کە لەو کاتانە دروستمان کرد یەکێ لەو شتانەی یادەوەریەکی خۆش سابوونیان بۆیە من کۆمەڵی ئیشم لەسەر سابوون کرد جا ڕۆژێکیان بەڕێ سێرۆخان هات بۆ ئەوێ سابوونەکانی ئیعلام هەمی کرابوون بە نەحت و هەڵمان واسی بوو جابوو بە پێکەنی وتیان ئەگەر سابوو لەر شوێنێ نەماوە بزانم برادەر کردێتی بۆ بە کەرەستەی هونەری ئەم وێنەیە هی ئەو سەردەمەیە ئەمە هەواڵ مام جەلال بەڵێ ئەمە چییە مشتومڕە لە نێوانتانە ئەمە من وابزانم هەفتەیەک بووم بە پێشمەرگە پۆستەرێکم دروست کرده بوو بۆ نەورۆز خەفەر بۆم جوابیان هێنا وتیان وەرە مام جەلال بانکتەکە کە چوم کاک ملازم عومەر بوو هێرۆخان بوو کاگەر سەران بایز بوو کاگی سوود زۆزانی بوو باسی ئینەکەیانە کرد پۆستەرەکەیانە کرد کە من دروستم کرده بوو پێشمەرگەیەک بوو سەری وەکو مەشخەڵی لێ هاتە بوو ئەسووتا ئیتر لێرە مناقەشەی ئەوەمانە کرد کە مامجاوتی باشە تۆ نازانی پێشمەرگە گەر سەری پسووتێت چییە گەیەنێت ئێتە من ژوتم ئەمە هونەرێکی گزارشت خوازیە ینی من پێشمەرگەکە قاچی ڕوتە بێ پێڵاوە وتی مەبەستە لە چییە تۆ سەری پسووتێت و قاچیشی هیچی لە پیان نەبێ وتم لە بەروی خاک بۆ من وەکو بەرماڵ وایە تۆ ناتوانانی بە پێڵاوە بچیتە سە بەرماڵ نابێ پیس ببێ ئاجا شعرێکم لەسەر نووسی بوو بەدەنگەوە خوێنیەوە شعرەکە ئەڵێ دەبا لاشەم پسووتێت و نێرگست شاوی بکاتەوە نەورۆز کاتێ پیرۆزە بێ کە خوێن ئاگر دەکاتەوە وتی ئەم شعری کێیە جا کاکساد نوفەیلی وتی ئەمە شعری خۆیەتی وتی شعری شەنووسی وتم باڵێ بەجا لە نێشتۆتەوە بۆ ئێمە باشە اینجا لە سەقزە بیت و لەوێ
ئیتر ئیشەکەی پێشانگایەک ئەەکەیتەوە هونەرمەند خوا لێ خۆش بوو ئەحمەد هەردی بۆ دەکاتەوە ئەم وێنەیە ئەو ڕۆژگارەیە بەڵێ ئەمە پێشانگایەک بوو بەناوی پۆستەری شعری کوردی کە مامۆستا هەردی ڕەحمەتی هات ئیفتتاحی پێشانگاکەی کردەوانە لە سەقس ئەمەش هەر وێنەیەکی تری ئەو کاتەیە ئەمەش ئەو کاتەیە ئەوە کاگیسە زۆزانیە لەگەڵ کاک کاروان لە پێشانگاکایە ئەوەی سەقس ئەو پەیوەندیە هەرما هەتاوەکو ئەخیرەن لەگەڵ ماڵی مامۆستا هەردی و لەگەڵ سعدی خان و ئەوان ئەو پەیوەندتان هەرمایەوە من بەڵێ پەیوەندیەکی ینی تا ئێسش لەگەڵ ینی خێزانیاک مناڵ ینی بڵێن کوڕەکان و کچەکان ینی پەیوەندێکی زۆر نزیکم هەر بەردەوام ماوە ئەو پەیوەندە لە سەقز و ئاواریەوە دروست بوو بەڵێ ئەو کاتێک کە لە سەقز بووین لە ئاواریە من ئاشنا بووم بە مامۆستا هەردی و بە کاگڕێبین و باشە دکتۆر ئەم کاراکتەری چییە؟ ئەمە نیانە ینی مامۆستا جەلال عەزیزی خێزانم ئێستا لەگەڵ نییە لە سلێمانی نییە ئێستا لە بەریتانیا بەرهەمی ئەم هاوسەرگیریە دوو مناڵن زینۆ لەگەڵ زێنێ وا چاکترە ئێمە یەکێک لەو وێنانە ئەمە هەمووتان کۆکات بەڵێ ئێمە تقریبا 6 ساڵەوە بەر بوو 5 ساڵەوە بەر هاتنەوە بۆ سلێمانی لە لێرە گرتمانەوێ کاکە کوڕەکە ئێستا لە چی لە لە قۆناغێکی خوێندنە زینۆ خوێندنی تەواو کردووە ئێستا ئیشەکەیشی بۆ خۆیەکات ئەو زێنی ئێستا 7 ساڵە لە قۆناغی بڵێن سەرەتاییە ئەمە ژوێنێکی ترە لەوەچی هەر لەندەن بێوەنێ بەڵێ ئەمە ساڵی 94 بوو ڕۆژێک بۆ عید میلادی بڵێن ڕۆژی لەدایکبوونی زینۆی کوڕم بوو کاکادنان کەریم هات ئەو یاد دەمان بڵێن پێکەوە کرد لە ماڵی خۆمان لە لەندەن ئەم وێنەیە چیرۆشیشی لێ دواوە ئەمە هونەرمەند سەروەتی ڕەحمەتی ئەم وێنەیە دواوێنە بوو کە دوای ئەم وێنەیە سەعاتێک دوای ئەم وێنەیە کە تووشی ئەو کارە ساتە بوو بەداخەوە ئەمە هونەرمەندە زۆر جوان و بەڵێ ئەمە دواوێنە بوو لە پێشانگایەک بوو کە من ڕێکم خستە بوو بە ناوی ئەنفال مناقەشەی پێشانگاکەمانە کرد ئیترەمە دواوێنە بوو هێ هونەرمەندە گەورەیەمان بەداخەوە بۆ هونەرمەندە گەورەیە درود بۆ گیانی پاش کە دوای ئەوەی لە سەقز ئیتر بە ئەم کات ئەمایان بە ماڵ و مناڵەوە ئیتر دەرەچی ئەچیتە دەرەوە چیتە ئەوروپا و ئەوانە وێنێکی زۆر هەیە مەسەرەن لە شارەکان گرتووتە مەسان بۆ نمونە ئەلەم شارەیە کە من نازانم ئێرە شوێیە ئەمە پاریسە پاریسەکە پێڵێن لە دیفانس ئەمە سەرەتای گەیشتن بوو بە پاریس ساڵی 90 کە ئەمە ژوێنێکی تری هەر پاریس ئەیش پاریسە ساڵی پێم وایە زینۆ کاتە تقریبان ساڵنی 2 ساڵە بوو 95 ئەمە شەروێنێکی تری شارانە مەبەستمە ئەمە ڤێنایە ئەمە کاتە پێشنگایەکمە بوو لەگەڵ هاوڕێکمە لە شارێکی کەی نەمسا بە ناوی لینز سەردانی هاوڕێی خۆشەویستم دار و ڕسوڵم کرد لەوێ وێنەیە لەوەی گیرن مەبەستەکەی من لەوایە تۆ وڵاتانی ترێ زۆر بینیوە بەهۆی کارەکەتەوە بەهۆی ئەوەشی کە ماوەیەکی زۆر لەوێ بوویتوانە کە ئەچیتە هەر شارێک سەرەتا چاو حەزەکە چی ببینێ مەسەلەن من بۆ نمونە چاوم حەزەکەم بینای زۆر بەرز ببینم چونکە ئەوە نەقسێکە لە منە بخۆم لە شارێکا ژیاوم بینای زۆر بەرزم نەبینیوە هەستی من هەستێکی غەریبەکە بینایەک ببینم لە حەدی معقولی چاوی من تێپەڕکە تۆ حەز دەکرد چی ببینی لە ڕاستیە حەزەکان سەردەم بۆ سەردەمە گۆڕێت ینی مەسەلە ئێستەیە من کاتێکە سەردانی هەر وڵاتێکەکەم ئەوەی بە شوێن معماری وڵاتەکەەوە کە ئیشی معماریان چۆن بۆ ستایڵیان چۆنە ڕەنگەوە یەکەم شت بێ کە بەرکەوتم زۆر بۆم گرنگە سەردانی کەنیسەکانە بزانم معماری کەنیسەکان چۆنە اینجا دوایی مۆزەخانە و اینجا پێشەنگاکان و اینجا کللتوری خواردن و مەطعەم و
ئەمانە جا گوێگرتن لە میزیک لە مۆسیقای مەسەل ئەو کللتورە چکە بواری هوەر کۆکردنەوەی هەموو ئەو یەکانەیە لە ناوخۆیە ئەمەش سەقزە ساڵی 89 بەڵێ ئەمە ئاوارەیە بەڵێ ئەمەش پێش ئەوەی کە ئەو ڕسمی بە شوێنی ئاگەڕێم بیدۆزمەوە ئەمە ژوێنەیەکی تۆ لەگەڵ زێنێ سۆزی باوکو فەرزەنی خوا لێکتان نەکە لەناو ئەلبومەکە تا هەندێک کاراکتەری تایە کە حەزەکەم ببین یعنی شکلەوانە ئەم کاراکتەرەیە ئەمە بەڕێز لەیلازانایە ئەمە پێشانگایەک بوو لە ڤێنیس بەناوی بیناڵی ڤێنیس کە جوهدەکەی بەڕێزی بوو کە قسەی کرد لەگەڵ مدیری بەلەدێ و شارە کە کابرا یەکێکە لە فەیلسوفەکانی ئیتالیا کە بۆ یەکەم جار کورد بە ناوی کوردەوە لە تاریخی قەرنێکی ڤێنیسە بیناڵی ڤێنیس کورد وەکو وڵات چووە ناوە هەر چوار پارچەی کوردستان وەکو وڵات چووە ناو ئەم فێستیڤاڵە گەورە جیهانی دکتۆر توخوا ئەو وێنەی بەردەمی خۆتم بەرێ ئەو وێنەیە حەزەکەم بینەرانی بەڕێز بیبینن ئەوە ئەو وێنەیە ئەو ئیشەیە کە بۆ مۆنمنتەکە هەڵەبجە پێم وابێ نیە بەڵێ ئەمە ئەو ئیشەیە کە بەڕاستی جێگای شانازی بوو بۆ هەموو لایەکانجا کاک دکتۆر مشکلەکە لەوایە من زۆر کەمم ماوە وێنەکان ئەمەنە جوانن ئەمەنە ناوازە نازانم کامەیان حەقی زۆر بدەمێ ئەم وێنەیە ئەم کۆمەڵە ئەجنەبی ئەمانی چێن ئەمە ئەو دوا ساتە بوو کە هی بڵێن مناقەشەی نامەی دکتۆراکەم کە وتیان بڕیاریان لەسەرە ئەمە ئەو خانمەی یەکەم بەڵێ پرۆفیسۆر کیتیە سەرۆکی یەکێکە لە زانکۆ هونەریەکانی هۆڵندا ئەوەی دووهەم ئەو مامۆستایە بوو پرۆفیسۆر جۆن بێرد بەرپرسی نامەی دکتۆراکەم ئەو دوانەی کەش پرۆفیسۆر جۆن کە هات بۆ سلەیمانی بۆ سەردانی کارەکانم بەڵێ ئەوی کە شەو خانمە سەرۆکی لیژنەکە بوو کە نامی دکتۆراکەی بڵێن چاودێریە کرد ئەم وێنەیە هیچ کاتێکە کە دکتۆر ئەمە ئەو تقریبەن تازە گەیشتینە پاریس ئێمە لە مەتار گرتیانی نیان هێشت داخلی پاریس بین لەبەری پاسپۆرتمان پێنەوە فقط لیزە پاسەمان پێ بوو من و ڕەمزی قوتبەدین و مامۆستا نازم ئیتر تەلەفۆنێکمان کرد بۆ ماڵی ئەو کاتە کاک ئەحمەد بامەڕنی نوێنەری یەکێتی بوو لە پاریس کاتێک بوو ئەو لە ماڵ نەبوو ڕقەمی ئەو کاتە ڕستۆرانێکی هەبوو ڕقەمی ڕستۆرانەکەمان لابوو تەلەفۆنیان کرد بەڕێکەوت بەڕێز مام جەلال لەگەڵ مەجموعەیەک لە حیمایەکانی میتران کە ئەو کاتە چوو بە پاریس لەگەڵی ئابوون لە ڕستۆرانەکە ئیتر وتیانەوە ئێمە لە مەتار گیراوین ئیتر ئەوان هاتن لە مەتار ئێمەیان دەرێنا ئەوە ڕستۆرانتەکەی نەخێر ئەمە هاتین پێشانگایەکە کرایەوە بۆ یادی هەڵەبجە بۆ یادی نەورۆز بوو ببوورە چکە ئێمە شەوی نەورۆز بوو گەشتی ناوێ کە کاک شەزاد سایبی ڕەحمەتی پێشوازی لێکردین لەوێ کاتم زۆر کەم بەدەستەوە ئەمانی چیان کاکە ئەوە سێ هونەرمەندن یەکێ لە بواری شانۆ دوانیشان لە بواری شێوەکاری ئەمە شوێنەکە با بڵێن بۆنەکە چییە؟ بۆنەکە پێشانگایەکە پێشانگایەکی شێوەکاریە بۆ هونەرمەندانی سلێمانی پێم وایە کاکستار شێوەکارە ناشات یەکێکە لە هونەرمەندە عەزیزەکان لای من برادێکی کەشەیە لە دەستی کاک ناشات دەوانی ناوی کاگاسۆیە دێرەوە ڕێز و سڵامان بۆ هەر سێکیان ئەنێرین وێنەکان زۆرن بەڕاستی ئەم وێنەیەش ئیتر لێرەوە ئەم وێنەیە لە لای من زۆر جوان و ناوازەیە بەڕاستی زۆر هونەریانە گرتوتە پێش ئەوەی دواوێنە پیشانی جەنابێ بم باسێکی ئەوەم بە کورتی بۆ بکە لە نێوان هونەری شێوەکاری و هونەری فۆتۆگرافە
با منیش دواوێنت پێشکەش بکەم. مەسەلێکەیە ئەڵێ ئەتوانێت لە ناو تابلۆکانە تۆ وەک سیحربازێک ئەفسانەیە دروستکەی بۆ خەڵک، بەڵام هەرگیز ناتوانین لە ناو وێنەکانە تۆ ئەفسانەیە دروستکەی. وێنەکان خۆیان لەوێن بێ ئەوەی ئێمە مبالەغەی پێوەکەین. خۆیان قساکە. بەڵام دەکرێمە لە ناو هونەری شێوەکاریە مبالەغە بکەین بە ڕەنگەکانەوە نە بە کارکتەرەکانەوە. هونەر لای تۆ چییە گەێنێ دوکتۆر؟ هونەر بەڕای من وتنی ئەو شتانەیە کە کەسەکانی کە ناتوانن بیڵێن تۆ لە ڕێی هونەرەوە ئێڵێیت. هونەر پەیبردنە بەو سێبەرانەی کە ڕەنگە بۆ خەڵک جێگەی ئیحتیمام نییە تۆ یێنیتە ڕووناچی. هونەر سەفەرە، تۆ سەفەرەکەیت ئەڕۆیت، بەڵام ڕەنگە لە ماڵەکە دوور نەکەویتەوانێ. جوان بە خەیاڵە ڕووی. بەڵێ جێگیری بەڵام بە خەیاڵە ڕووی. بەڵێ پێش ئەوەی ئێرە بەجێبێڵی من دوایوێنە پیشانی بینەرانێ لەگەڵ جەناویشتان من تۆشە بێوێنەیە بگرین بۆ ئەوەی لە داهاتوە لای زیینۆ و ئەوانیش ببێ بە وێنەکانی دوێنێ. ئەمە ئەکەین بە دوایوێنە ئەگەر قوبڵتە. بەڵێ ئێوە دایکی ڕەحمەتیمە. ئەمە لەسەر زمەڕ ڕەموێنەیەمان گرت ساڵی 2005 بوو کە هاتمەوانێ. درود بۆ گیانی پاکی. سپاس بۆ ئێوەش. ئێمە لە کۆتایە زۆر سپاس دەکەین. زۆر هیلاکمان کردی. وێنەکانی زۆر زۆر جوان بوون. بەداخەوە کە نەمانتوانی زیاتر لە قەترە بە دەریایە پیشان بین. هونەرەکە بە بڕشتر بێت چاوەڕوانی ئەوەکەین ڕۆژانە بەرەو پێش بچی. ئێستاش لێپرساوێتێکی گەورە لەسەر شانەکە سەرۆکی سکوڵێکی گەورە بە هیوام لەوێش باڵاتر و باڵاتر بی. سپاس بۆ ئێوە بۆمان دووبوونتە. خۆشەویستانم تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ.